خۆتان دەزانن پێشبینی واتە قسەکردن لەسەر ڕووداوێک کە لە داهاتوو ڕوو بدات و زۆر جاریش کەس چاوەڕێی نەکرد بێت. بەهێزی و لاوازی پێشبینیەکانیش بەپێی بەهێزی و لاوازی کەسی پێشبینیکار دەگۆڕێت. جا لێرەدا ئێمە وەکو ستافی پەڕی خۆمم دۆزیەوە کۆمەڵک پێشبینی بەهێزمان لەسەر داهاتووی کورد بۆ کۆکردوونەتەوە کە هەریەک لە حەدیث، ئینجیل، تەورات سەرچاوەکانیشی ئەو سونە و زانایانەوە هێناومانە. هیوادارم سوودی لێ ببینێت. لە ڕاستیدا بەپێی عەقڵی خۆمان ڕیزبەندیەکەمان داناوە، بە هیچ شێوەیەک مەرج نییە ڕووداوەکان بەم ڕیزبەندی ڕوو بدەن. یەکەم، سەرەتا لە سایتی دیبکای جوولەکەوە چەند پێشبینیەکیان لەسەر عێراق بڵاو کردەوە کە زۆرێکی ئێستا بە چاوی خۆمان دەیبینین. تێیدا هاتبوو کە شەڕ و پێکدادان دەکەوێتە نێوان سونە و شیعی عێراقەوە، بەو هۆیەوە سوپای پێشمەرگی هەرێمی کوردستان کەرکووک و دەوروبەری کۆنتڕۆڵ دەکات. پاشان شەڕی زیاتر ڕوودەدات و سوپای پێشمەرگە زیاتر و زیاتر بەرەو قوڵای ناوەڕاستی خاکی عێراق پێشڕەوی دەکات. لە ڕۆژهەڵاتی بەغدا هەتا نزیکی بەعقوبە کۆنتڕۆڵ دەکەن. 250 کیلۆمەتر نزیک دەبنەوە لە بەغدا و خاکێکی زۆری نەوتی عێراق دەگرن. وە سوپای پێشمەرگە بەهێزتر دەردەکەوێت کاتێک هەرێمی کوردستان فەرمانی مەشق و ڕاهێنانێکی زۆر بەسەر پێشمەرگەدا دەکات بۆ ئەوەی ئامادە بن بۆ هەر ڕاپەڕینێکی سونی یان شیعی. دووەم، زانای ئیسلامی عەرەبی ئیبن عەرەبی لە پێشبینێکدا دەڵێت کوردەکان بەغدا و دەشتەکەشی کۆنتڕۆڵ دەکەن هەتا خەریسان لە ڕۆژهەڵاتی عێراق. خەریسان ناوچەیەکە لە نێوان ئێران و عێراق کە نزیک بەعقوبەیە. سەرچاوە سەل و عەلیە، لاپەڕە 415 بۆ 425. ئێلبەگی جاب لە چوارینەیەکدا دەڵێت دیوانی گورگ و مەڕ دەبێت، دەشتی بەغدا پڕشەڕ دەبێت، گشتی بۆ زێر و زەڕ دەبێت، هەڵقی ساجان بێفەڕ دەبێت، هەروە بووە و هەروە دەبێت. لێرەدا ئێمە وای بۆ دەچین ئەلبەگی جاف باسی هەمان ئەو جەنگی ئیبن عەرەبی بکات کە دەڵێت دایەنێکی شەڕەکە کووردە. لە هەمان کاتدا ئێلبەگ ئەم چوارینەی لە دوای چوارینەیەکی تر هێناوە کە باسی شەڕێکی گەورەی جیهانی دەکات. سێم، بە هەمان شێوە لە کتێبی ئیلزام الناصب بەرگی دووەمدا هاتووە کە کتێبێکی شیعەکانە دەڵێت لە کاتی جەنگی سێمی جیهانی کوردەکان بە سەرکردایەتی کەسێکی ئیسلامی پیر هەڵدەسن بە دروستکردنی دەوڵەتێکی بەهێزی کوردی کە سەرجەم کوردستانی گەورە دەگرنەوە و شەڕ لەگەڵ هەر چوار دەوڵەتەکەی تر دەکەن. بەڵام پاش ماوەیەک دەوڵەتە کوردیەکە لاواز دەبێت و دەگەڕێنەوە چیاکان. لەو کاتەدا ئیمامی مەهدی لە چیاکانی کوردستان دێت و دەوڵەتەکە شوێنی ئیمامی مەهدی دەکەوێت. چوارەم، لە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی ئەستەمبوڵەوە دەفەرمێت لا تقوم الساعة حتى يغزوها 70,000 من بني إسحاق، واتا قیامەت نایەت هەتا 70,000 کەس لەنەوەی ئیسحاق شاری ئەستەمبوڵ فتح دەکەن. بەمانایەکی تر واتە پێش ئەوەی قیامەت بێت 70,000 کەس لەنەوەی ئیسحاقی پێغەمبەر شاری ئەستەمبوڵ دەگرن و کۆنتڕۆڵی دەکەن. جا لەم بارەیەوە زانایان ئیبن کەثیر و طەبیب دەفەرمون کە بەنی ئیسحاق کوردانی شامن، واتە 70,000 کەس لە کوردانی مسلمانی شام شاری ئەستەمبوڵ دەگرن. سەرچاوە گردوونی نادیار لاپەڕە 373. پێنجەم، هەروەها زانا کوبەیسی کە زانایەکی گەورەی سونە مەزهەبی ئیسلامی عێراقە لە یەکێک لە چاوپێکەوتنە تەلەڤیزیۆنەکانیدا سوێندی خواردووە وتی کابرایەکی جوولەکە پێیوتم کە لە تەورات داهاتوە کوردەکانی عێراق دەبنە هێزێکی گەورە و دوایین دولة إسرائيل دروح. والله العظيم قلت لك هذا قاله أحد القساوسة الكبار المشهورين وتعرف اسمه لكن لا أقوله الآن. قالها لك يعني؟ قال لي أنا مباشرة. قال إن في كتبنا أن الذي سوف ينهي اليهود احتلال اليهود الأخير 4 مرات في التاريخ احتلت القدس، 3 مرات حررها عراقي نبوخذ نصر وسلجاس راح دي الأيوبي 3 أكراد والرابع هم كردي. هذا عراقي كردي. قال النبي قال سيدنا عبد الله بن مسعود قوم من ما قال العراقيون كلهم قوم من العراق أشداء. يعني هسه العرب ما راح يقاتلون؟ لا يقاتلون بقائد كردي، قائد كردي إسرائيل يبنى جنوده عرب بس هو القائد. فالقائد الذي ينهي فلسطين قائد كردي عراقي وجيشه من العراق والشام. ششم، هەروەها لە چەند دەقێکی ئینجیلدا پێشبینی لەسەر داهاتووی کوردەکان باس کراوە کە لە دەقێکیاندا وتراوە من خودای پەروەردگار میدیا کە مەبەستی لە کوردەکانە لە دژیان هەڵدەستێنەوە، ئەوانەی ڕێزیان بۆ زیو نییە بە زێڕیش دڵخۆش نابن، چەک و دەنگیان دوژمنەکانیان بە چۆکدا دەدات، هیچ بەزە یەکیان بۆ گەراکانیشیان نابێت. لەو کاتەدا شکۆی شانشینەکان جوانی شانازی شەیتانەکانیان بە دەردی سۆدۆم و گۆمۆڕا دەچن. ئەمانەش دوو شارن لە ئیسرائیل و ئەردەن زۆر بەخراپی لە ناچوون. کاتێک خوددا دەیان بەزێنێت جا لە دوای ئەوە هەرگیز جێگیر و نیشتەجێ نابنەوە، نەوە دوایینەوە
ئیتر لە مەودوانە عەرەب چادر هەڵدەکات نەشوان مێگەلی لە وەردەکە. سەرچاوە کتێبی ئیشعیا بەشی 13 دەقی 17 بۆ 23. وەک لەم دەقەدا دیارە باسی هەستانەوەی ئیمپراتۆریەتی میدیا و دەوڵەتی کوردی دەکات و باسی ئەوە دەکات کە چۆن کوردەکان تۆڵە لە دژمنەکانیان دەکەنەوە. هەروەها لە دەقێکی تردا هاتووە کە خوای پەروەردگار ڕۆحی پاشایانی میدی پیرۆز کردووە و ئەو خاکەشی کە حکمیان کردووە. سەرچاوە ئینجیلی ئیرمیا بەشی 51 دەقی 11 و 28 و 29. هەروەکو چۆن لە قورئانیشدا هاتووە کە خاکی کوردان خدا پیرۆز و مبارەکی کردووە لە سوورەتی موئمنون ئاەتی 29. حوتەم لە چەند حەدیثێکی پێغەمبەری خودای مەزندا صلی الله عليه وسلم هاتووە کە قەومێک لە عێراقەوە هێز پەیدا دەکەن و دەوڵەتی جوولەکە دەڕوخێنن. زۆرێک لە زانانیش پێیان وایە ئەو قەومە کوردەکانن کە لە هەمان کاتدا لە حەدیث سەحیحەکاندا هاتووە کە ئیمامی مەهدی لە ڕۆژهەڵاتەوە لە ناوچەیەکی شاخاوی بەفراوی لە ناو سوپایەکی ئاڵاڕەشی بەهێزدا پەیدا دەبێت کە بێگومان زۆرێک لە زانایان بە کوردستانیان داناوە. هەشتەم کابورنەنکی عاریفێکی هیندیە لە ساڵی 2008 هەندێک پێشبینی لەسەر عێراق و کورد کردووە و دەڵێت کوردە فەیلیەکانی عێراق خۆپیشاندانی گەورە دەکەن و داوای مافی ڕەوای گەلی کورد دەکەن و حکوومەتیش بەو هۆیەوە دەشڵەژێت یەکگرتووی عێراق تەواو تێک دەچێت. ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە هەر هۆکارێک بێت دەوێتە 15 ملیۆن کورد و لەو ژمارەیەش 10 ملیۆن کوردیان دەکرێنە کارمەند و پێشمەرگە و پۆلیس و شەکدار. دەسەڵاتدارانی کوردستان زۆر بەهێز دەبن مەرجێر ئەوانەی ئێستا بن. تورکیا هەڕەشەی هێرشی سەرتاسەری بۆ سەر پەکەکە دەکات و ڕای دەگەیەنێت کە پەکەکە لە ڕەگەزی کورد نییە. ئەمانە ئەو پێشبینیانە بوون کە ئێمە وەکو ستافی پەڕی خۆم دۆزیەوە ئامادەمان کردبوو. داهاتوش تەنها لای خوای پەروەردگار.